دیاریەكەی قوباد تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم بەسەر هاوڵاتیانی شاری سلێمانی دابەش کرا. دوای ئاساییکردنەوەی دۆخی ژان کە لەسەر داوای سەرۆكایەتی یەكێتی بوو لە پێناو دابینکردنی بژێوی خەڵکی شەقام و بازاڕەکان بە شێوەیەکی مەرجدار کرانەوە و لەم چوارچێوەیەدا لە پێناو خۆپارێزی زیاتر قوباد تاڵەبانی هەڵمەتێکی بەخشینی دەستکێش و دەمامکی کردە دیاری بۆ خەڵکی سلێمانی و لە ڕێگەی عەمید ئاسۆ شێخ تەها بەڕێوەبەری پۆلیسی پارێزگای سلێمانی و تیمەکانی ئەو بەڕێوەبەرایەتیەوە ئەو دەستپێشخەری قوباد تاڵەبانی لە بەشێ لە شەقامەکان جێبەجێ کران. جنابی قوباد 10,000 دەستکێش و 10,000 دەمامکی بۆ ناردین کە بەسەر کاسبکارانە تەوزیعیکەین و ئێمە ئەمڕۆ پێماوتون ئەو شوێنانەی کە پێشتر ڕێنمایی ڕێیداوە کە لیژنەی باڵا ڕێی پێداون بکرێنەوە کراونەتەوە ئەو شوێنانە و ئێمە هاتوین دەستکێش و دەمامکیان بەسەرا دابەشەکەین و ڕێنمایەکانیان پێڵێن. هەندێک شوێن هەیە پێویستی خەڵکە یعنی زەرورە بکرێتەوە پێشتر لیژنەی باڵا بڕیاری لێداوە کە ئەو شوێنانە بکرێتەوە ئەو شوێنانەیە بەڵام ئێمە بەسەریانەکەین و ڕێنمایەکەین و ئەو دەستکێشانش کەوتم دابەشەکەین مەفرەزەکان هەیە هێزەکان هەر عینیشت هەیە لە هەموو شوێنەکانی شاری سلێمانی بڵاویان پێکراوە بۆ ئەوەی ڕێنمایی هاوڵاتیان بکەن و ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێکن. لەبارەی ناڕزایەتەکانی پێشووتری کاسبکارانە و لە چەند ڕۆژی ڕابردووی سلێمانی پەیامی سەرۆکایەتی یەکێتی و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم ئەنجامدانی مامەڵەیەکی نەرم و دۆستانەیە. ئەمە بەڕوونی لەم کۆنگرە ڕۆژنامەوانی عەمید ئاسۆ شێخ تەها باسی لێوە کرا. تەلەفۆنیان بۆ کردم وتیان لە بازار کاسبکاران کۆبێتەوە پێش هەموو کەس پێش هەموو لایەنێک ئێمە سەعات دەی بەیانی هاتنە ئێرە لە ناویانە بۆم قسەم بۆ کردن و ڕێنمایی تەندروستیمان پێوتن و ئەوان زۆر بەباشی هاوکاری ئێمە بوون و هەر لەو کاتا هەردوو بەڕێزان جەنابی قوباد تاڵەبانی تەلەفۆنی بۆ کردم کە ئامۆژگاری کردین ئەبێ لەگەڵ کاسبکاران و لەگەڵ هاوڵاتیانە زۆر باش تەعامولکەین و ڕێنمایی هێزە ئەمنییەکانکەین بە هیچ شێوەیەک دەست نەبن بۆ چەک و تەقە نەکەن و هەردوای ئەویش بەڕێز کاکشەغلاور تەلەفۆنی بۆ کردم عینی ڕێنمایی کردین کە ئەبێ کارێک بکەن دڵی هاوڵاتیان عاجز نەکەن و پشتیوانی هاوڵاتیان بکەن و لەگەڵیشان ڕێنمایی تەندروستی جێبەجێکەن و پیان بڵێن ڕێنمایی ئەو دوو بەڕێزەیش بۆ ئێمە ئەوانیش هەر بە خەڵکەڵین چونکە ئەوان بە ئامانەتەوە پیاوتون و ئەمە ڕیکلام نییە بۆ هیچ نەبۆ قوباد نەبۆ کاگلاور ئەوە تا لە مۆبایلەکەما خۆتان سەیریکەن کە بە نامەی سەوتی هەردووکان بۆ منیان نردووە عینی ئەوەم پێڵن کە ڕێنمایی خەڵکەین و پشتیوانی خەڵک بین و کارێک بکەین دڵی خەڵک عاجز نەکەین هێزەکانمان ئامۆژگاریکەین بە هیچ شێوەیەک تون و تیژی بەرامبەر بە هاوڵاتیان نەکەن. بەشم ئینشەڵڵا ئەم قۆناغشتەیە پەڕە ئینشەڵڵا بەهۆی زیادبوونی ژمارەی توژمانی ڤایرۆسی کۆرۆنا وەزارەتی ناوخۆی هەرێم بڕیاری وەستاندنی جوڵەی تەواوی هاتوچۆی تا 6 ئەم مانگە ڕاگەیاند و ئەمەش نیگەرانی کاسبکارانی سلێمانی و دەوروبەری لێکەوتەوە و دوجار لە ڕێگەی سەرۆکایەتی یەکێتیەوە بڕیارەکە پێداچوونەوەی لەلایەن حکوومەتەوە بە ئاراستەی ئاسانکاری تێدا کرا. داسیار محەممەد گەلی کوردستان سلێمانی.